بەڵێ ئازان و خۆشەویستانمان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە مەترسیەکانی ژینگە دەکەین لەسەر مرۆڤ لەسەر تەندروستی مرۆڤ بە گشتی بزانین مەترسیەکان چین وە کۆمەڵگا و تاکەکانی نێو کۆمەڵگا چۆن ئاگادار بن و گرنگترین ڕێنمایەک چیە بۆی کە هەموو لایەکمان ژینگە بپارێزین و کۆمەڵگاکەمان بەرەو تەندروستێکی باش بڕوە. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب سپۆری ژینگە کاک دکتۆریان زۆر بەخێر بێ. سپاستانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم سپاستانەکەم. کاک دکتۆر لە تەوەری یەکەمماندا میوانەکەمان کە باز لە بەرەنگاربوونی شێرپەنجە بوو زۆر تەرکیزی خستە سەر ژینگە هەتا کۆتایوتی ژینگە بپارێزین لە هەموو نەخۆشێک بە دوورە بین. بۆ ئەوەندە گرنگە کە پێش هەموو شتێک ئێمە گرنگی بدەین بە ژینگەکەمان. بەڵێ طبعی من دەستخۆشی لە میوانی پێشووتانەکەم دکتۆر نەریمان بەڕاستی یعنی واقع بینانە لەسەر بابەتەکە قسەی کردووە چکە ئێمە گە بچین بۆ هەر سیستمێکی ژینگە گە پێناسی هەر سیستمێکی ژینگە بکەین ئەڵێن سیستمێکی ژینگە بریتێت لە سیستمێک کە دوو پێکهاتەی سەرەکی لە خۆ گرتووە پێکهاتەیەکیان پێکهاتە نازیندووەکانە کە ڕەگەزەکانی ئاوە خاکە هەوایە هەچی ئەوەی کە با بڵێن لە دەوروبەری پێکهاتەی دووهەمە کە پێکهاتەی ژیانیە پێکهاتەی ژیانیش پێکهاتەی دووهەم بایۆتیکە یعنی پێکهاتە زیندوەکانە کە پێکهاتە زیندوەکان یعنی خوای گەورە و بەخشندە و میهرەبان ژمارەیەکی بێ ئەندازە و بێسنووری لە بوونەوەری جیاواز لەسەر ئەم هەسارەیە دروست کردووە بۆ هۆکارش چەمکێکی ژینگەیی دروست بۆیە کە پێڵێن زیندە هەمە جۆری بایۆدایڤەرسیتی و ئەم بوونەوەرانە بەگشتی یەگەر ڕووەکی ئەگەر خۆی لە شەش با بڵێن شانەشین ئەبینێتەوە هەمووی ڕاستەوخۆ پێکەوە بەستراون بە تۆڕێک ئەنجا بە زنجیرەی خۆراکی یعنی ئێستا ئێمە لەگەڵ ڕووەک یعنی بە زنجیرەی خۆراک بەستاوین و ئاژەڵەکان لەگەڵ ڕووەک بە زنجیرەی خۆراک بەستاون و لەگەڵ با بڵێن زیندەورە بچووکان بەستاون کەواتە یعنی با بڵێن ڕایەڵەیەکی زنجیرەیی هەیە کە بوونەوەرەکانی پێکەوە بەستووە ئەبینیت ئێمە ینی کە کۆتای ژیانمانێت یعنی با بڵێن لە جەستەمانە چەندەها پێکهاتەی ژینگە لە توخمەکان لە ئاو کۆبۆتەوە کە ئەمە مڵکی سروشتە مڵکی با بڵێن سروشتە کە ڕەبەلعالەمین دروستی کردووە ئەو کاتە بوونەوەری دروست کردووە کە هەر ینی دوو جۆر بەکتریایە ئەبینیت ئەم بوونەوەرانە دوای ئەوەی کە ینی جێگە و ڕێگەی منزڵگە دیاری ئەکرێت ئەکەون دوای ینی تقریبا ینی 7 ساعات ئەکەونە جەستەد ئەکەنەوە دەسەکەنەوە بە شتەڵکردنەوەی جەستەد ئەڵێن ئەم پێکهاتانەی لە جەستەتا قۆرخ بووە ئەمە مڵکی ژینگەیە ئەبگەڕێتەوە بۆ ژینگە کەواتە ئێمە ئەگەر ینی بەدیدێکی تیش تێڕوانین بکەین بۆ ژینگە ئێمە ینی مرۆڤ یا زیندەوەرەکان ڕۆژانە ئەتوانین بێهەوا بژین ئەتوانین بۆ ینی نەک ڕۆژانە بۆ هەوا کە ڕەگەزێکی گرنگی ژیانیە بە تایبەتی ئەو ئۆکسیژنەی کە تایەتی کە لە بەرجی هەوا خۆی ئەبینێتەوە ئەگەر بۆ 2 دقە هەر خۆمان تاقی بکەینەوە لەسەر خۆمان 2 دقە لوتی خۆمان بگرین و هەوا بڕی بکەین بۆ خۆمان زانێ ئەکوێنە پەلەقاژە کەواتە ئەگەر هەوا نەبێت ئێمە ژیانمان نابێت ئەو هەوایە یعنی با بڵێن پێکهاتەی ئۆکسیژینی تایە کە پێکهاتێکی یعنی با بڵێن ژیانی بنەڕەتیە هەچی شەکرێک کە سەرچاوی وزەیە لە لەشمانە کاتێک ئەسووتێ بێ ئۆکسیژین ناسووتێ کەواتە ئەم هەوایە ئەگەر بێت ینی کۆمەڵە پێکهاتەی سروشتی خۆی تایە هات پێکهاتەی تری تێڕژا بەهۆی چالاکی مرۆییەوە ئەوەی چالاکی بەهۆی دووکەڵی ئۆتۆمبیلە دووکەڵی مۆلیدەیە چالاکی ینی بینایە ئەتر هەچی چالاکیێک کە با بڵێن لێکەوتەوە پێکهاتەی تێکەڵ بە هەوا کرد ئەو کواڵتی هەوایەت بۆ ئەکا بە هەوایە کە ساز و لەبار نییە بۆ ژیانت بەدەر لەو پێکاتە سروشتیانەیە کە لە با بڵێن پێکاتی سروشتی هەوایە چەندەها پێکاتی تر بە سەدان خۆی هەوای سروشتی بە سروشتی تقریبا 7 پێکاتی تایە و بە ئاستی با بڵێن دیاریکرا وە کولی پێکاتەیە لەمانە گرنگی خۆی هەیە یەکێک ینی کۆمەڵە لەو پێکاتانە
با بڵێن ناوی غازە بە گەرمکەرەوەکانە وەکو دۆمۆکسیدی کاربۆنە وەکو میسینە وەکو ئۆزۆنە کە دروست ئەبێ لەگەڵ هەڵمی ئاو ئەمانە ئەگەر نەبوونایە لە بەرگە هەوایە لە بەرگە هەوا بە سروشتی ئەو کاتە پلەی گەرمای تێگڕای پلەی گەرمای سەر هەساری زەوی 33 پلە کەمتر ئەبوو لە ئێستا یعنی ناقص 18 ئەبوو کە ناقص 18 بووە بەردەوام بوو ڕەنگە مەحاڵ بووە یعنی زۆر بوونەوە زۆر زیندەوە بتوانێت درێژە بە ژیانی خۆی بە و تەنانەت بۆ خودی مرۆڤیش یعنی ئاستەنجی گەوری بۆ دروستە بووە بە بەڵگەی ئەوەی کە ئەو ناوچانەی کە ئێستا لەژێر پلەی سفری سەدیان یعنی ژیانتیانە سەختە یعنی ژیانتیانە وەستاوە کەواتە یەکێک لەو پێکاتان بەدەر لەو پێکاتانەی کە غازی گەرمکەرەوەکانە کە لە ناو هەوایە هەیە یعنی لە ناو ڕەگەزێکی ژینگە هەیە یعنی با بڵێن ئۆکسیجینی ژیانی ئێمەی تایە ئەمە بۆ 2 دقیقە ئێمە ئەگەر ئۆکسیجینمان لێ بڕێت یان ژیانمان لە دەست ئەوێت پێکاتی ئاو کە ڕەگەزێکی تری ژینگەی خۆی لە بەرجێکە ئابینێتەوە کە پێوتێ بەرجی ئاوی و ئەم بەرگە ئاوە ڕاستە لەسەر هەساری زەوی تۆ لەسەر چواری ڕووپۆشی هەساری زەوی یعنی بریتێ لە ئاو يعني تقريبا اگر بين اما بيكن بر بكميه دزيكي مليار يكو 400 مليون كيلومتر سي جا او هي يعني تنها صوت شلو 8 مليون كيلومتر جو جا روبوشي وشكانيه باقياتي روبوشي اوا ام اوا بدل لويك چندها ئیکۆسیستمی ئاوی دروست کردین یعنی نزیکەی 2 ملیۆن بوونەوەرمان هەیە بەس لە ئاواش ئەم بوونەوەرانە کە ئێمە بۆ چەندەها ئامانجی جیاواز ئێمە سوودمان لێبینیوە وەکو سەرچاوە بۆ خۆراک بۆ داو دەرمان ئەنجا ئەم ئاوە ئەگەر هات طبیعی ئەم بڕئاوەی کە هەمانە یعنی ئەگەر بیکەین بە ڕێژەی 100% تەنها 2.5% بریتێ لە ئاوی سازگار و تەندروست بۆ ژیانی مرۆڤایەتی لەسانەوە و حوتی ئاوی خوێیاویە ئاوی سوێرە تەنها بۆ میلاحە و بۆ هەندێک بوونەوەر لە بارە ئەنجا ئەو لە سا دوونیوەی کە هەمانە ئەگەر بیکەن بە 3 بەشەوە لە سا تقریبا 68 لە بەستەڵەکەکانە لە بەستەڵەکان بەستووە و وەکو خەزینێکی ئاوی استراتیجی سازگار بەڵام بەداخۆ ئەمڕۆ لە دوای چالاکێک ناتەندروستەکانی مرۆڤ کە مرۆڤ تەنها خودی خۆی ئەبینێت حتا بە چەمکی ژینگەی ئێمە چەمچێکمان هەیە ئاڵێ يعني ئەنسۆپۆسنتریکە ئەنسۆپۆسنتریک يعني بەس خۆویستە خۆی ئەوێ هەموو شتەکانی بۆ خۆی ئەوێ ئەم سروشتەی بۆ خۆی قۆڕکە يعني پێکاتەکانی سروشت کانزاکانی دەرامەتەکانی سروشت هەمووی بۆ خۆی قوڕکە و بە شێوازێ بەکاریان بێنێ بە شێوازێ بەکاریان بێنێ کە ئەم لێکەوتوتەوە ئەمڕۆ گۆڕانی کەش و هەوای بەدروست کردووە گۆژانی کەواتە مرۆڤ ئاوی پیس کردووە ئەو ئاوەی کە پێکاتێکی ژیانێ بۆ ئێمە مرۆڤ بە پێی تەمەنمان تقریبا لە ساعت 60 بۆ حتا بۆ مناڵ 80 جستەمان ئاوە کەواتە ئەم پێکاتەیە ئەگەر بوونی نەبێ ئایا ژیانمان نەبێ ئێمە هەچی پرۆسە کیمیاویەکان هەیە لە جستەمانە لە ناو ئاوا ئەبێت ئەگەر هات ئەم ئاوەی کەوتمان ناومەە ئاوی سازگار ئاوێک کە بێ بێتان بێ بێبۆن بێ بێڕنگ بێت هەر کاتێ لەم خەسڵەتانەمان گۆڕی و لە پێکاتە کیمیاویەکانی خۆیمان گۆڕی ئاو بە سروشتی هەندێک کانزایتی هەیە کە جستەمان پێویستێتی بەدەر لەوەی کە ئاو ناوەندێکە بۆ هەموو کالێکەکان بۆ دەرکردنی پاشە ڕۆکان لە جستەمانە هەچی کالێکە کیمیاویەکانی ناو خانەکانمان ئێمە نزیکەی ینی مرۆڤ بە دەوری 38 تریلیۆن خانە لە جستەمانایە کە دابش بوون لە ئۆرگانە و شان و خانە جیاوازەکان ئەمانە هەچی کالێک کە میتاپۆلیزمەکانە لە نێوەندی ئاوە ئەکرێت و هەچی پاشەڕۆی ئەو میتاپۆلیزمانەیە لە ئاوەکە ئەکرێ و بەڕێگەی ئاو مرۆڤ لێ ڕزگارە بێت زۆر تەرکیزی جوان ورد باس لە ئاو کرد بەڵام خودی خۆمان لەسەر وشکانیە ژین لەسەر ئەم زەویە ئەژین لێرەدا چ ڕۆڵێکمانە بێت لە پیسبوونی ئەم وشکانیە و وشکانیش چیمان پێ ئەبەخشێ ئەگەر بە پارێزرایی بە جوانی بە ژینگەیەکی پاش بیپارێزی بەڵێ دەستخۆشی لێکم کەواتە ڕەگەزێکی گرنگی تری خاک بریتێ لە با بڵێن ژینگە بریتێ لە خاک یعنی هەر بۆ نە یعنی ڕۆژی 5/12 هەموو ساڵێک ڕۆژی خاکە بۆچی ڕۆژی خاکە خاک میدیایەکە لەگەڵ ئاو کە سەرچاوی ژیانە
سەرچاوی ژیانە ئێمە گەبچین بۆ گرنجەکانی خاک کەمە بەحقت زۆر کەس ینی پێی نابا یا بۆی ناچێت یەکەم سەرچاوەیەکی ئیکۆنۆمیکە سەرچاوی ئیکۆنۆمیک ئێمە توانی چەنەها کانزا و باڵێن پێکاتەی چ و لەم و ئەمانە لە خاک دەربێنین هەچی باڵێن سەرچاوی خۆراکمانە کە ئێمە ڕووەکی لەسەر ڕوێنی لە خاکەوەیەتە بەرهەم هەچی ئەو توخمە خۆراکیانەیە لە ناو خاکەوە ئەچێتە ڕووەکەکە لە ناو خاکەکە و ئەبێ بە بەرهەم کەواتە ئێمە سەرچاوی خۆراکمان و ئاسایشی خۆراکمان وابەستەیە بە خاکەوە ئەنجا لە ڕووی ئیکۆلۆژیەوە لە ڕووی ئیکۆلۆژی ئێمە خاک لانەیە بۆ چەندەها بوونەوەر ئەبینن چەندەها بوونەوەر لانە و جێگەی لە ناو خاکە و ئەمانە هەرێکە ڕۆڵی گرنگی خۆی هەیە یەکێک یعنی لەو پێکاتانەیە لەو زیندەوەران مەسە دوو جۆر بەکتریا هەیە بەکتریای ئازۆتۆبەکتەر ڕایزۆبیۆم ئەمانە چیەکەن ئەمانە بەکردارێک کە هیچ کارگەیەک نایکە ئەو نایترۆجینەی کە لە ناو هەوا هەیە بە شێوەی N2O کە بە هیچ شێوەیەک ئەگەر ئێمە لە کارگەیەکە بیکەین یعنی ڕەنگە پلەی گەرمای 500 چەند پلەی برز پەستانمان بێ هەتا بتوانین ئەو نایترۆجینە بکەین بە ئەمۆنیۆم بین بەو ڕووەکە کەواتە یعنی ئەو ڕووەکە ئەو بەکتریایی کە لە ناو خاکە بە سروشتی هەیە ڕۆڵی چیە بینێ ڕۆڵی پێینە چیمیاوەکە ئەبینێ دەوری هەر خاشێک ئەو بەکتریانەی بە ئەندازەیەکی باشتیا بوو ئەو کاتە پێویستە نییە و خاکە سروشت خۆی ئەمەی فراهام کردو بەدەر لەوە تۆ فطریاتت هەیە هەمان کاری هەیە ئەجا بەدەر لەوە تۆ ینی بەکتریات هەیە مایکرۆ ئۆرگانیزمی ترت هەیە کاتێک کە باڵێن پێکاتە و پاشەڕۆی مادە ڕووەچەکان لەسەر ئەو خاکە کەڵەکە ئابن گەڵاکانی ئەکەوێ قەدەکەی ئەکەوێ کە ئەو بەروبوومانەی کە وەرزین دوێنەوەی بۆ ئەکرێ پاشەڕۆکەی کۆمەڵی بەکتریای ترمان هەیە لە خاکە ئەمانە شیتەڵی ئەکەنەوە شیتەڵی ئەکەنەوە پێکاتەکانی جێڕنەوە بێجگەل لەوە تۆ خاک دائیمە لە ئاڵوگۆڕی باڵێن مادە پیسکەرەکانە لەگەڵ بەرجی هەوا لەگەڵ بەرجی ئاو خاک کەواتە ئەمانە پێکەوە هەمووی ئیشەکەن پێکاتەکانیان داباشەکەن اینجا بەدەلەوە بەداخەوەڵم ئەمڕۆ چی ئێمە پاشەڕۆمان هەیە پاشەڕۆمان هەیە تەنانەت خودی خۆمان کە کۆتایی ژیانمانەیە چێ لە ئامێزمانەگرێت خاک لە ئامێزمانەگرێت هەرچی پاشەڕۆمان هەیە لەسەر خاک فڕێی اینجا ینی ئەمانە کۆمەڵێ ینی فانکشنی گرنگن کە خاک هەچی میراتی باڵێن کللتوریمان هەیە ینی دێرینمان هەیە چێ بۆی پاراستون شارستانیەکان هەمووی لەژێر خاکە پارێزاوە کەواتان ئەمانە هەمووی ڕۆڵی خاکن و ئەم خاکە 5 فاکتەر پێکەوە کاری پێکەوە ئەکات پێکەوە مادەی دایکە لە بچینە بەردەکانی بنەوەیە لە طبقەت جیۆلۆجیەکان لەگەڵ باڵێن کەش و هەوا لەگەڵ تەزاریست لەگەڵ ئۆرگانیزم هەمووی پێکەوە هەتا ئەم خاکە دروستەکەن وەکو میدیایەک وەکو ئەو ڕەحمەی کە مناڵی تاپەروەدابێت ئەو خاکەش بە هاوشێوەی ئەوەیە کە ئەم تۆ تێکرد چەکەرە ئەکا و ژیانێکی نوێی تێ دەست پێ ئەکات ینی 5 فاکتەران و بۆ هۆکارش تۆ ئەبینی بە پێی جیاوازی فاکتەرە جیاوازەکان کە ئاماژەم پێکرد پۆل یا ڕوتبەی خاکی جیاوازمان هەیە لە جیهانە هەیە کەواتە ئەمەش ڕەگەزێکی گرنگی تری ژیانێک ئەگەر خاک نەبێ ڕاست ئەکرێت ئەکواتیک سیستم ئەمڕۆ هایدرۆپۆنیک هەیە هەندێ تا ئەندازێکی زۆر ینی بەشێ لە بەر بوومەکانمان ئێمە لە ئاو بە بەرهەم بێنین بەڵام بەو ئەندازەیە نابێ وەکوەوەی کە لەسەر خاکایە بەداخیشەوە ئەڵم لە تەواوی ئەو پانتایی کە ئاماژەم پێکرد لەسەر ئەم هەسارەیە کە 148 ملیۆن کیلۆمەتر دووجایە تەنها لە سادەی خاکی کشتتوکاڵیە اینجا ئەو خاکە کشتتوکاڵیانە ئێمە لە واقعی ئێمە بە تایبەتی هەموو یەکەن بە ئاپارتمنت و بە ئیمارات خاکە کشتتوکاڵەکان و یکەن بە شوێنی پیشەسازی و هەمووی لە دەسین و ئەو ناوچانەیە کە لەبارنین بۆ کشتتوکاڵ کە هێشتا خاک وەکو پێویستیا دروست نەبووە خاکن بەجێ هەڵێن و دەیکەین بێوەرانستان ئەجا هەر بەشێک لەو خاکە کشتتوکاڵیانە ئێمە وەکوی کە لە تانجۆی بینین ئەیکەن بە شوێنی فرێدانی پاشەڕۆی مادەی ڕق ینی ئەمە کارەساتێکی گەورەیە کە خۆڵقاوە چکە ئەم پاشەڕۆیانە چەندەها پێکاتی کیمیاوی جیاوازی تەیە تێکەڵ بە خاکەکە بێ کە تێکەڵ بە خاکەکە بوو هەر ڕووەچێکە تێڕوان ینی ئەو ڕووەکە ئەو فلتەرەی نییە جیاکاری بکە لە بینی ئەو توخمانەی کە پێویستێتی لەگەڵ ئەوانەی کە پێویست هەڵی ئەمشێت کە هەڵی مژی چوە ناو بەرهەمەکەیەوە ئەو کاتە ئەو بەرهەمانە
بەرهەمێکی یعنی تەندروست نییە بە تایبەتی لەو جێگەیانەی کە موبیدی قڕکرد ئێمە زۆر بەکارێنین موبیدەکان ئەو موبیدانەی کە بۆ قڕکردن بەکارێنین بەشێکی تێکەڵ بە خاکە بێکەواتە خاکە بۆ پیسەکات خاکە بۆ بێجگەل لە چالاکی پیشەسازیەکان بێجگەل لە چالاکیە نەوتەکان ئەمانە سەرچاوەن بۆ پیسکردنی ڕەگەزێکی با بڵێن گرنگی ژینگە کە ئەم ڕەگەزی گرنگی ژینگێ وابەستەیە بە ژیانی ئێمەوە هەر کاتێەوە خاکەمان پیس بوو جستەی ئێمەش پیس بوو و بە دوایە نەخۆشیەکان و بە تایبەتی سەر و هەمویانەوە نەخۆشی شێرپەنجە و چەندەها نەخۆشی تر نزیکەی 70 بۆ 80 لە نەخۆشیەکان بە نەخۆشی ژینگەیی ناوزەند ئەکرێن چکە سەرچاوەکان ژینگەیە ژینگە ڕۆڵی تێدابێت باشە دکتۆر ئەگرنگترین هۆکارەکانی پیسبوونی ژینگە چین چ دەستی مرۆڤی تابێت چ گۆڕانکاریەکە سروشتی گرنگەکان چین بەڵێ ئەمە ینی پرسیارێکی بەجێ ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی ئەو چالاکیانەی کە بوونەتە هۆکاری پیسبوون بە پلەی یەکەم زیادبوونی بەکاربردنی سوتەمەنێ نەوتەکانە سوتەمەنێ نەوتەکان تر ئەگەر هەر لە قیر و نەوتی ڕەش و با بڵێن غازی سروشتی و خەڵوزی بەردین تۆ حسابی بۆکەی ئەمڕۆ هۆکاری سەرەکیە بۆ پیسبوون و بۆ بە گرمبوونی جیهان ئەمە با بڵێن سەرچاوەیەکی گرنگە و بە تایبەتی دوای ئەوەی کە لە ئۆتۆمبیلەکانە ئاسووتێ لە مۆلیدەکانە ئاسووتێ لە هەر سەرچاوێکی تر لە کارگەکانە ئاسووتێ ئەمە پاشەڕۆی گەورەی لێ ئەکەوێتەوە چێ لەو کاتێک کە تۆ دەرێنانی بۆکی پرۆسسینی بۆکی هەتا بەکاری ئەبیت ئەمانە سەرچاوی سەرچین بۆ پیسکردن لە جیهانە بێجگەلەوە ینی ئەمڕۆ با بڵێن مادە قڕکەرەکان لە جیهانە بە پێگەی ئەتوانم بڵێم دوو هەمیت کە بوونتە هۆی پیسبوونی ئاو پیسبوونی هەوا پیسبوونی خاک و پیسبوونی جستەی مرۆڤ و بە هۆکایەوە بە هۆیە توشبوون بە چەندەها گرفتی تەندروستی ئەمە ڕاستیەکە ئەبێ پێی لێ بنین ینی بێجگەلەوە ئەمڕۆ بەداخەواڵێم پاشەڕۆی مادەی ڕق کە لە ناوچە جیاوازەکان فڕین ئەم پاشە ڕۆڕقانە ئەمڕۆ ینی با بڵێن بە هۆکاری زیابوونی دانیشتوان بە هۆکاری زیابوونی دانیشتوان طبعی خۆی لە خۆیان زیابوونی دانیشتوان چەند زیابێ ئەوەنە پیسبوون دروست ئەبێ ئەجا بە هۆکاری ئەمان ئەمڕۆ مەسەلە ئەمەنە پێداویستی زۆر بووە پێداویستی قاپ و قاچاق ئەمڕۆ پێداویستی قاپ و قاچاق یعنی با بڵێن ئەوەنە زۆر بووە سیرەکەیت ناتوانانی تۆ لە گڵینەکان بۆیان بکەی ناتوانانی لە شوشە بۆیان بکەی ناتوانانی لەو شتانە بیکەی کە سروشتین ناچار چی هاتوتەکایەوە مادەی پلاسیک مادەی پلاسیک یەکێکە لە مادە پیسکەرەکان و بە تایبەتی بۆ ئەکواتیک سیستم کە بۆتە گرفتێکی تەندروستی گەورە بەو هۆکارش ڕۆژی سێ حوتیان دیاری کرد با بڵێن نەتەوەیە گرتوەکان دیاریان کرد کە سێ حوت کرێ بێ بە ڕۆژی بێ بەکارهێنانی پلاستیک و بە تایبەتی چیسی پلاستیک ئەو پلاستیکەی کە لە ساڵی 1940 هاتەکایەوە ینی لەو کاتان 9 ملیۆن تەن بەکار ئەبرا ئێستا بە حدودی 350 ملیۆن تەن جایەکێ لە خەسڵاتەکانی مادەی پلاستیک لە مادەی نەوتی بەرهەمێت مانەوەی لەسەر لە ناو خاکە لە ناو سەرچاوە ئاویەکانە و هەندێک جار لە ناو ئاوە ڕەنگە یەکێ بڵێ چۆن پلاستیک لە ناو ئاوابێن ئەم پلاستیکە تەنانەت ئەگەر دوای 200 ساڵیش ورد بوو خاش بوو و قەبارەکەی بوو بە قەبارەی زۆر بچکۆلەی ماکرۆنی هێن با بڵێن مایکرۆیی یان نانۆیی نانۆ سایز ئەو کاتە چێتە ناو بەرگی هەوا کەشتەوە کەواتە ئەمڕۆ سەرچاوەیەکی تری با بڵێن پیسبوونی خاک و ژینگە بریتێ لە مادە پلاسیکەکان کە بە ئەندازەیەکە تەنانەت ئۆقیانوسی پاسیفیک یعنی بە پانتایی 1,600 ملیۆن کیلۆمەتر دووجا با بڵێن غەرق بووە بەهۆی مادە پلاسیکەکانەوە ڕووپۆش بووە و ئەمڕۆ بە هۆکاری مادە پلاسیکەکان لە ناو ئاوە نزیکەی 100 جۆر ژیانی ئاوی قڕ بووە و تووشی نەخۆشی بوون و ئەو پێکاتانەی کە ئاژەڵەکانی خۆن تێکەڵ بە گۆشت و خواردنەکەیان ئەبێت بە لێۆ کە ئاژەڵانە ئاژەڵی ینی با بڵێن بەکارهێنان بوو بۆ خواردن تێکەڵ بە جستەی مرۆڤ ئەبێ و ئەمڕۆ بەشێکی زۆر لە مادە ژەهراویەکان لەو مادانەی کە کاریگەری ینی جیاوازیان هەیە لەسەر تەندروستی ئینسان لەسەر ژینگە
بریتێ لە مادەی پلاستیک چونکە مادەی پلاستیک لە پۆلیمەری جیاواز دروستەکە پۆلیستایرینە پۆلیپرۆپیلینە PVC دەیان لەگەڵیشیان مادەی تری تێکرێ بۆ چاکردنی خەسڵەتی مادە پلاستیکێکە بۆی تقریبا 10-15 مادەی تری تێکێ ئێستا سەلمێنراوە لەلایەن دەستگا ئاکادمیەکانەوە بەشێک لەوانە مەسەلەن مادەی بیسفینۆڵ ئەی هۆکارە بۆ تێکچوونی هۆرمۆن کە هۆرمۆنی ئینسان تێکچوو ئەو کاتە تۆ ڕەنگە دووچاری شێرپەنجە بیت یەکێک لەو فاکتەرانەی کە با بڵێن تووشی شێرپەنجە دەکات تێکچوونی هۆرمۆناتی جەستەی مرۆڤە بەدەل لە لایف ستایلت بەدەل لە فاکتەری بۆماوەی کە فاکتەری بۆماوەی یعنی ڕێژەیەکی زۆر کەم ڕۆڵی هەیە لەوە کەواتە مادەی پلاستیک لەگەڵ موبیدات لەگەڵ سامانە سروشتەکان با بڵێن ژمارەی دانیشتوان ئەمانە هۆکاری سەرەکین لەم کاتا بۆ پیسکردنی ڕەگەزەکانی ژینگە نەک بە تەنها خاک بەڵکو ئاو هەوا تۆ باس لە پاشماوەکان کرد زۆر بە جوانی باسە کرد بەس پاشماوەیەکی دیکە هەیە پاشماوە پیسیەکانی نێو تەندروستی و نێو نەخۆشخانەکان ئەمانە زۆر جەباز لەو دەکەن کە ڕۆڵیان دەبێت لە بڵاوبوونەوەی نەخۆشی ئەمە باشترین تەریقەیەک چییە کە ئەمانە لە ژینگەدا نەمێنێت ئایا بخرێتە ژێر زەوی و یان چیان لێ بکرێت ئەم پاشماوانە بۆی کە ژینگە بپارێزرێ بەڵێ طبی ئێمە جارێ یەکەم پاشماوەی چالاکیە پزیشکیەکانی خەستەخانەکان بە هیچ شێوەیەک نابێت تێکەڵ با بڵێن پاشەڕووی گشتی ماڵەکان کرێت ئەمە خاڵێکی گرنگێک ئەبێ ڕەچاو کرێت و ئەوان خۆیان ئەبێ ئینسینرەیتەر ینی مەحرەقا سووتێنەر فڕنی سووتاندن بێنن بیزوتێنن و پاشەڕۆکەی بۆ ئامانجێ بەکار بێنن کە بە هیچ شێوەیەک ینی تێکەڵ بە ڕەگەزەکانی ژینگە نەبێت چونکە ئەم پاشەڕوانە ئەکرێت چەندەها توخمی قورسی تیابێ هەمووی توخمی کوشندن ئەمە شتێکە ناتوانێت ئێمە دەستبەرداری بین تەنانەت دوای سووتانن پاشەڕۆکانیش ینی ئەبێ بەجیا معاملەی بکرێ و لە جێ بێ کە دەستی مرۆڤی پێ نەگات یعنی با بڵێن لە بنیاتی شەقامێکە دفن بکرێت و پێش ئەوەش تۆ ئەبینیت ئەم پاشەڕۆێنەت یەکەم ینی بەشی زۆریان خوێنی پێوەیە ماوەدی کیمیاوی پێوەیە ینی سەرچاوی زۆر چاکە بۆ گەشەکردنی چەنەها نەخۆشی و بەکتریا هەر ئەکرێت خودی مرۆڤەکە ینی نەخۆشیی بەکتری هەبوو بێ نەخۆشیی ڤایرۆسی هەبوو بێ نەخۆشیی فەتری هەبوو بێ ینی کاتێک کە کەسێکیکە لێ نزیکە بێتەوە بەدەل لە کاتێکردنی لە ڕێی مادە کیمیاویەکانەوە ڕەنگە لە ڕێی با بڵێن ڕەگەزە بایۆلۆجیەکانیش دووچاری نەخۆشی بکات کەواتە موادی پاشڕۆی پزیشکی نابێت بە هیچ کلۆجێک تێکەڵ بە موادی گشتی بکێ بەڵام بەداقەوە لای ئێمە لە تانجەرۆ چەندەها جار ئەمە حەقەتەمان وەکو فاکتێک بینی و موادی پزیشکی لەگەڵ ئەش سووتێنێت دووکەڵەکەی دیسانەچێتەوە بێت ئەوە زۆر بە تایبەتی مادە پلاستیکیەکان جاخر مادە پلاستیکیەکان هەبەوە ناوەستێک کاتێک لەسەر دەقی خۆی هەیە کاریگەری لەسەر تەندروست کاتێک کە ئەسووتێنرێ بە تایبەتی نوعی سێمی PVC ئەمە دەیان گازی دایۆکسین دەرەکە گازی ژێرایی و دایۆکسین کە ئەم گازە بە ئەندازەی بەش لە ملیار یا بەش لە ملیار ینی ئەگەر ئینسان مرۆ بۆ چەند جارێک وەری گرێت دووچاری ساڵ زۆر بیرمانە هاوکایش پرسیاری دیکەی هەبێت لە ناوچی بازیان کە زۆرێک کارگەکانی تێدایە خەڵکی ئەو منتیقەیە زۆر مەعارەزن بۆ نەخۆشی ینی زۆر جار لە نەخۆشخانەکەمە تایبەتی شێرپەنجە ینی زۆربینەیە ئەن خەڵکی ئەو سنوورەن و ڕێگەیەک یاخود شتێکی دانەنراوە حکوومەت ڕێشوێنێ بۆ کارگانە کە بە فلتەر ئەو دووکەڵە بچێتە دەرەوە ینی ئەو کاریگەری نەبێت لەسەر ژینگەی و ناوچەیە ئەمە دەست خۆش بە بابەتێکی هێستیاری وروژوان ناوچەی با بڵێن بازیان تقریبا 3 جۆر کاریگەری ئەگەر بڵێن لەسەرەتی یەکەم چالاکێکی بێ ئەندازەی پیشەسازی کە وەکو باس ئەکرێت لە ساسی پیشەسازی عێراق هێنراوە لە هەرێمی کوردستان کۆکراوەتەوە ناوچەی بازیان پشکی شێری بەرکەوتووە لە کاتێکە ناوچەی بازیان ناوچەیەکی سروشتیە ناوچەیەکی گەشتیاریە ناوچەیەکی کللتوریە و ناوچەیەکە گەورەترین عەمباری ئاوی ژێرزەوی تایە کەواتە ئەمانە هیچی بەدید و بە هەند وەرنەگیرە هاتن هەچی با بڵێن بۆ نمونە نزیکەی 6 بۆ 7 بەس کەرکی چمەندۆی تایە نزیکەی 3 کارگەی ڕیسایکلی ئاسنی تایە ئەوە چەنەها ینی دەیان کۆمپانیا و چالاکی تری تایە ئەمانە کە هاتون ینی ئەم چالاکیانیان هەموو لەوێ کردووە
يعني لە ڕێگەی ئەم چالاکیانەوە ینی زۆری ئەم کارگانش بەداخەوە لەم بەشێکی پابند نییە بە ڕێنمایەکانی مۆنیتەرین و کۆنتترۆلی پاشەڕۆکان ئەگەر پاشەڕۆکەی ڕق بێ ئەگەر شل بێ ئەگەر غاز بێت لەو کاتانەی کە چاویان لەسەر نییە ینی با بڵێن بە دواچوون نیە لەسەریان تەواوی پاشەڕۆ هەواییەکان غازە کیمیاوەکانەکردن ناو بەرگەی هەواوە هیچ چالێکی چیمنتۆیەکانەکەنە ناو بەرگەهەوە بەو هۆگارش اینجا لەگەڵیش ئەڵێن بداخەوە نزیکەی 10,000 بێتی پلاستیکی لە ئەمەش فاکتێکی گەورەی تری گەورەی هۆکارە بۆ کارکردن لەسەر لایانی تەندروستەکانی خەڵک نزیکەی 10,000 وەکوی کە باسەکرێت ینی هێن هەیە بێتی پلاستیکی هەیە و بەشی زۆری خەڵکەکەی موبیدات بەکارێنێ بەکارهێنانی موبیدات چالاکی کارگەکان پاشەڕووی کارگەکانی بێ مۆنیتەرین و بێ کۆنتترۆل لەگەڵ چالاکی نەوتیشی لێ مەسفای نەوتیشی لێ ئەمانە هەمووی لە ناوچەیەکە کۆ بێتەوە بە تاکید بۆ هۆکارە ئەبینیت کە بەداخەواڵێم هەندێک سەرچاوە ئاماژە بەوە کە یعنی وەکوی کە من خوێندکارێکی باڵام بۆ پار ئیشی لەسەر ئەوەیە کرد ئاڵێ لە دوایەوە ئاماری خستەخانەی هیوامان هێنا ئاڵێ نزیکەی لە 10 ئافرەت تقریبا 5-6 تووشی شێرپەنجەی مەمەک بوون بەداخەوە سەرچاوەی مادە پیسکەرەکان پیشەسازی موبیدات ئەنجا ینی نەبوونی کۆنتترۆل و مۆنیتەرین ئەمانە وای کردووە خەڵقانێکی زۆر دووچاری گرفتی گەورە بن و لەگەڵیشیا بەرهەمی کشتتوکاڵی لەوێ بەرهەمی کشتتوکاڵی بە شێوەیەکی تەندروست نایەتە بەرهەم و هەر پێکاتێکیش لەوێ بێتە بەرهەم ینی پێکاتەکەی کۆمەڵێ مادەی ژێراوی لە خۆیەگرێت کاتێک کرد تۆ بەرهەمانە ئەخۆیت ینی بۆ نمونە من توێژینەوەیکمان کردبوو هەر لە تەنۆچکانە ئەو دەنگکۆڵانەی کە ئەچێتە ئاسمان پێوتری پارتیکولیت ماتر چکە هەوا تێکەڵێ لە بینی کۆمەڵێ غازەکان ئۆرگانی نائۆرگانی لەگەڵ پارتیکولیت دەنگکۆڵەکان کە توێژینەوەمان کرد لەسەر دەنگکۆڵەکان پیەچەکەیمان قیاس کردبوو پلەی ترشێتی ینی پلێ دەرچوو بوو جێگەی سەرسام بوو کە نردبووم بۆ گۆڤارێکی ئەمریکی بۆ بڵاوکردنەوەی گەمە غەڵەتە ئەمە چۆن واکراوە غەڵەت نییە لەبرەوە ینی با بڵێن پێکاتی چیمەنتۆی تایە بۆ هۆکاری پێکاتی چیمەنتۆ وای کردو ئەو جامادێکی تفتە هەموو دەستیشە سووتێنێ پێواتە ئەو بەرهەمە خۆراکیانش لە ناو ئەبا کە کشتتوکاڵین لەوێتە بەرهەم زۆر باشە لە کۆتاییدا تەوەرەکەمان بەرەو کۆتایی ڕۆشتۆ گرنگترین ڕێنمایەکان چین بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی ژینگە بپارێزن چکە لە کۆتاییدا کاریگەریان لەسەر تەندروستی خۆیان هەیە زۆر بە کورتی وەڵام من دەستخۆشیتان لێ کەم هاوڵاتیان پێشتر ئەبێ حکومەت بەرنامەیەکی استراتیژی پلانێکی تۆکمەی هەبێت یعنی با بڵێن شۆڕبوونەوەی پاراستنی ژینگە ئەبێت لە حکومەتەوە بێت ئەبێت دەستگای مۆنیتەری هەبێت بەداخۆمەیەک دەستگای مۆنیتەریمان نێ بزانین کوالتی هەوامان چییە کوالتی ئامان چییە ئەمە گرفتێکی گەورەیە و لە با بڵێن پەرلەمانی کوردستانیش بەناو لیژنەی ژینگەمان هەیە لیژنەی ژینگەمان هەیە تا ئێستا باوەڕ ناکەم بە درێژایی نۆ کابینە یەک پرۆژە یاسای ژینگیان با بڵێن هێنابێتە بەرهەم و لە دوچوونیان بۆ کردووە ئەنجا بۆ هاوڵاتی ئێمەش بەڕاستی هەڵمەتی وشیاری چەند بۆ باڵێن شێرپەنجە گرنگە ئەوەنەش بۆ ژینگە گرن تۆکە کە هەڵمەتی وشیاریت کرد بۆ پاراستنی ژینگە لە ڕێی پەروەردەی ژینگەیەوە ئەگەر بەشێکی پەروەردەی ژینگەی بکرێتەوە کوی کە هەوڵم ماوە چوارتا بکرێتەوە ئەگەر بکرێتەوە ئەمە خەڵقانێکی وعی وشیار پێگەێنین کە ئەتیتودیان هەبێ هەڵوێستیان هەبێ تێگەیشتیان هەبێ بۆ ژینگە ئەو کاتە ئەم مرۆڤانە ئەبن بە پارێزەری ژینگە نەک تێگەری ژینگە کاتی ئەمە بنیادرا ئەو کاتە ئەڵێنەوە ئێمە کۆمەڵگەکەمان بە ئاراستێکی تەندروست هەنگاوی ناوە وەکی تریش ئێمە ژنگیکەمان بەرەو وێرانی و بەرەو مردنگە ئابین ئەمە ڕاستێکە بێ پێ لێ دەسەکانە خۆش بێ زۆر سپاس بە بەڕێز دکتۆر ساڵح نەجیب سپۆری ژینگە هاوکات مامۆستای زانکۆی خوا بەخێر بێ سپاسانەکەم دەستخۆشیتان لێکەم ئینشەڵڵا ینی پەیامەکانمان جێگەی خۆی بگرێت هاوڵاتانی بکات وەکو چۆن ئەمڕۆ شێرپەنجە ینی با بڵێن دروشمەکان ئەوەیە ئاڵێ تکایە کلێنی خۆپارێزی دابخە کلێنی دروشمیان هەیە ئەڵێ کلێنی خۆپارێزی لە شێرپەنجە دابخە بۆی کە خۆپارێزیت کرد ئەو کاتە خوانەکەگە توش بیت پێشوەختانە هەستی پێەکەیت و خۆت چارەکە ئەستەکانە خۆش بە زۆر سپاسەکەی